سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر کەیسێکی هەستیار دەکەین. دیاردەیەک کە لە نێو جیهان لە زۆربەی وڵاتان لە کوردستان بڵاو بۆتەوە بەوەی کۆمەڵە خەڵکێک دەیانەوێت لە ڕێگای بەکارهێنانی ئافرەتەوە پارەیان دەست بکەوێت. کوڕان کچان فریو دەدرێن. بە دوواداچوون لەسەر چەند کەیسێک دەکەین کە لە کوردستان کۆمەڵە کچێک و کوڕێک بوونەتە قوربانی دەمانەوێت لەسەر زاری خۆیانەوە کە بوونەتە قوربانی باسی چۆنیەتی پەیوەندیکردنی ئەو باندانە لەگەڵ ئەو کەسانە و چۆنیەتی فریودانیان چۆن داوایان لێ کردوون چ وای کردووە کە گەنجێک فریو بدرێ. ئەم کەسێک کە ئەم بەڕێزەی کە ئێستا لە بەرامبەر مندایە کەسێکە بۆتە قوربانی بۆ ئەوەی لەمە دووە گەنجانی ئێمە فریو نەدرێن کچان و کوڕانی ئێمە فریو نەدرێن ئامادە بوو قسەمان بۆ بکە. سوپاس کە لەگەڵمان بەشدار بووی. پێم خۆشە یعنی لە سەرەتاوە باسی ئەو کێشەیە بکەیت. چۆن خەڵکێک لە دەرەوەی کوردستان پەیوەندی بە تۆ دەکا و دواتر بە شێوەیەک لە شێوەکان دەیەوێت ئیستیغلالت بکە و پارت لێ بستێنێ. چۆن بڕووداوەکە؟ سەرەتا لە ئینستاگرام فولۆیەکم بووە کچێکی زۆر جوان بوو. ماوەی قسەیەکمان کرد و دوایی داوای ڕقەمی کرد لە ڕێگەی ئینستاگرامەوە. بەڵێ داوای ڕقەمی کرد هاتینە ڤایبەر. لە ڤایبەر ویستی بمبینیتن. باشە وێنەکەی سەری ئافرەت بوو؟ بەڵێ ئافرەت بوو. بەڵێ یعنی وێنەی شخصی خۆی بوو یانیش فەیک بوو؟ شخصی خۆی بوو. شخصی خۆی بوو. بەڵێ. باشە دواتر کە کامیرەی کردەوە ینی دوای چەند ڕۆژێک. بەڵێ. باشە کە کامیرەی کردەوە قسەمان کرد بە احتیاطی قسەمان کرد دوایی جەستەی خۆی پێپشاندام تا گەشتە ئەو کاتێ منیش جەستەی خۆم پێپشاندا. باشە ئەو نیەتی چ بوو لە پەیوەندیەکەت؟ ینی ئافرەتێک پەیوەندی بە کوڕێک دەکا نیەتی چی بوو لە ینی نیەتەکەی چی بوو؟ گوتی زەواج دەکەین گوتی ینی چۆن سۆزی تۆی بۆ خۆی ڕاکێشە؟ سەرەتا وای خۆ پیشانەدا کە ڕاستگووە بە خۆشەویستی. خەڵک چێن دەرێ بوو؟ مەغریب. لە مەغریب. بەڵێ. گوتی وەرە مەغریب؟ بەڵێ کچێکی حیجاب و زۆر جوانیش بوو کە تا گەشتە و کاتەی جەستەی خۆی بەم پیشاندا منیش جەستەی خۆمم پێ پیشاندا. دوای ڕۆژێک پیاوی تەلەفۆنی کرد هەڕەشەی لێ کردم داوای پارەی کرد. چی گوت؟ گوتی بەڵگەم لەلایە؟ گوتی بەڵگەم لەلایە کە شتێکی وە لەگەڵ ئەو کچەت کردووە ئەگەر پارەم بوو نەنێری ئەو ڤیدیۆ. داوای چەند مەبلەغی کرد؟ دەفتەرێک زیاتر کەمتر؟ 6 وەرەقە. 6 وەرەقە. بەڵێ. منیش لەلایەن برادەرانەوە چارەمان کردو نەک پارەشم بوو نارد و چیت بەسەرەدا؟ ئەو کاتێک کەسێکی بێگانە دەڵێ شتێکی وام چیت حالەتی نەفسیت چی بەسەرە؟ یعنی گەشتە ئەو ئاستەیە کە خۆم بکوژم بەس سوپاس بۆ ئەو برادەرانە کە یارمەتی منیاندا. باشە تۆ پێیانمت چی ینی بۆ کچان بۆ کوڕانی ئێمە تۆ شتێک خۆشبەختانە دەرباز بوو پەیامەت چییە؟ چی دەڵێیتە کچێک؟ چی دەڵێیتە کوڕێک؟ وەڵی هیوادارم هەموو کەسێک ئاگاداری خۆی بێتن باندیوە زوورە کە ئەگەیان لە خۆ بێت و دوور بن لەو شتانە. تۆ دڵنیا بوو کە ئەوانە عەرەبن خەڵکی مەغریبن یانیش خەڵکێک هەیە لەوانەیە نزیکی شوێنەکەی تۆ بێ بدناسێ بێوێ فریود بدە؟ وڵا بە عەرەبی قسەیان نەکردو بە عەرەبی قسەمان نەکردو ئیتر وتیان بە مەغریبی قسەیان نەکردو بەم شێوە بوو. یەکێک لە دیاردە هەرە زەخەکان کە ئێستا لە هەموو جیهان باو بووە بۆتە کێشەیەکی گەورە ئەوەیە کە خەڵکانێک لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتیەوە دەیانەوێت خەڵک بەلاڕێدا ببن وا بکەن بە شێوەیەک لە شێوەکان ئیستیغلالی بکەن چ لە ڕووی پارە یان لە ڕووی کەسایەتی لە کەداری بکەن. ئەمە ینی کێشەیەکی کۆمەڵایەتی گەورەیە. زۆربەی کۆمەلگاکان
ڕوبەڕووی بۆتەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە دەمانەوێت فۆکسی بخەینە سەر ینی ماوەیە کە قسە لەسەر دەبەری سۆرانە قسە لەسەر ئەوە کراوە کە خەڵکانێک ئەو ناوچەیان کردوتە ئامانج دەگوترێت گەنجانی سۆران بوونەتە ئامانجی کۆمەڵە باندێک لە وڵاتانی دەرەوە لە ماوەیەکی کەم وەکو دەگوترێت لەم لاولەولا ژمارەیەک گەنج فریودراون داوای پارەی زۆریان لێکراوە لە ڕێگای ئەم نووسنگەیە کە من لێرە ئامادەم کاکتاهر کە خاوەنی ئەم نووسنگەیە لێرە پارە بۆ باندەکان نێردراوە کاقەسیم تۆ دەڵێ من نیگەرانم ڕووداوەکان وەکو خۆی باز نەکراوە ینی ئەوەی کە ڕاستیە چی بینیوە دەتەوێت چی بڵێ بڵێ کاکەمەران سەرەتا بە خێربەی دەست خۆش بۆ بەرنامەکەت بەڕاستی ینی ئەو کەیسە ئێستا کە باز دەکرێتن لە هەموو کوردستاندا لەوە بگرە زیاتریش بە نسبەت لە سۆران زیاترە بەڵام ئێمە کە لە سۆران ئەو بەرنامەمان کرد کە پێشترێ لەیەکێک لە کەناڵەکانی تر مەبەستمان ئەوە بوو هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی بەگشتی و خەڵکی سۆران بە تایبەتی ئاگادار بن کە کارێکی وا دەکرێتن مەبەستمان لەوەی نەبووە کە بەس بە سۆران بەس لە سۆران ناوی سۆران ناشرین بکرێت باشە چەند حالت بوو ئێوە قسە لەسەر ئەوە دەکەن دەڵێن کاکە ژمارەکە بەم شێوەیە نەبووە ژمارەی ڕاستەقینە بە پەنجەی دەست دەژمێردرێ بەڵام گەورە کراوە چۆن بڵێ بەخۆی ئەو کێسانێک کە ئێمە پێ هەستاوین بەخۆ بە کاکتاری دوو کێس بووە لە ماوەی ئەو مانگەی ڕابردوو و لە ماوەی دوو کێس بووە لە 6 ساڵ 7 ساڵی ڕابردوتاوە کێستان نزیکەی 10 کێس بووە بەڵام ئەو ساڵە و ئەو مانگە و ئەو هەفتەیە تەنها دوو کێسمانەوە کە چارەسەرمان بۆ دۆزینەوە کێشەکانمان بۆ حەل کرد باشە ئەو کەسانێک کە بوونەتە قوربانی هاتبووە لای جەنابەت کێشەکانیان چۆن بوو کەسایەتی ئەو کەسانە چۆنن یعنی ئەو کەسانەی کە ئەو باندەی دەیانەوە خەڵکێک بکەنە ئامانج لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک لە بەغدا لە کەربەلا چۆن ئەو کەسانە هەڵدەبژێرن یعنی خەڵکی بەرپرسن کەسایەتین سڤیلن چۆنن بەڵێ کاکەمەران هەموو جۆرەکانی تێدایە ئەو کەسەی کە ئەو باندا کە لە دوو خەڵکی دەگەڕێتن یەکەم جار لە زیاتر ئەوانەی بەتەمەنن بڵێم لە 50 بەسەرەوەن کە تۆڕی کۆمەڵایەتی زۆر بەکاردێنن بە شێوێکی سادە یاخود بە شێوێکی ناتەندروست دیارن ئەوانە کۆمە و ئەو گەنجانەی کە لە 20 ساڵ کەمترن تۆ پێم بڵێ ینی ئەوەی کە جێبیست بوومە و دوو کەیسێک کە تۆ باسی لەوە دەکەی لە ڕێگەی نووسنگەکەی تۆوە پارە حواڵە کراوە بۆ نووسنگەکەی بەڕێستان هۆکار چییە؟ بەڵێ سەرەتا بە هۆکاری نووسنگەکەمت پێ بڵێم کامەران دەمەوێت لێرە شتێک بڵێم ئامانجیمە لە کردنی بەرنامە و لە دەنگدانەوەی ئەو بابەتە تەنها ئامانجمان و شیارکردنەوەی ئاگادار بن خەڵک بە فیڕۆنە خەڵکی مە فێڵی لێ نەگرێت لۆ هاوڵاتی من لۆ هاو زمانی من فێڵی لێ بگرێت لۆ ماڵی بڕوە لۆ کەسایەتی لەدەست بدا تەنها خزمەتکردن بووە بە تەئکید تەنها ئامانجمان دەمانەوێ خەڵکەکەی وشیارکەینەوە ئیدی لە هەندێک قسە دەکرێ و ناکرێ و بەلا ڕێدا دەبرێ ئەوە نازانم هۆکار چێ بەس ئەوەندەی ئامانجیمە و جەنابی دکتۆریش بوو ئامانجمان وشیارکردنەوە بوو هەر ئەوەندەی زیاتر باشە پێم بڵێ تۆ لەگەڵ تاوانبارەکان قسەت کردووە پەیوەندیت کردووە قسەکردنەکە چۆن با بڵێن لە ئەو کەسانێک کە توش دەبن با بڵێن تووشی ڕووداوەکە دەبن لە کە دێتە ئێرە دەپرسی چی حواڵێ هەیە دەڵێ مەکتەبی من هەیە دێت لە ڕێی بانقەکەی حواڵێکم هەیە لەمە مەغریب تەوانە میش دەزانم سابقەم هەیە با بڵێنەوە نەبی دەزانم کابرا کێشەیەکی هەوڵ دەدەم لە بۆی چارە سەر بکەم پارەکە لە بۆ حواڵە بکەم و تاو نەگاتە بابی ئەوەی کابرا خۆی بکوژی یانەوە خێزاندارە لە یەک جودا بنەوە مەرحەلەی بگەیشتۆتە ئەو مەرحەلەی بەڵێ کابرا لێرە لە دوکانی موستیەتی خۆ بکوژی خواگەدارە لێم نەگەڕایە یعنی دەیگۆژیانم چوو بەس خۆمیش ئینسانە درراوە ینی ئەوەی ئێستا کە مرۆڤک لای گرنگی چۆن فریو دەدرێت چۆن دەگاتە مەرحەلەیە کە لە زمەیەکی بەم شێوەیە بدە دواتر بگاتەوە مەرحەلەی بڵێ خۆم دەفەری ئەوە لە نابەر چاوڕوونی خەڵکەکەی مەیە با بڵێن لە سادەی خەڵکەکەی مێ با بڵێن ئێستا هیچ هاوڵاتیەکی کوردستان پێشتر ئەو بەرچاوڕوونەی نەبووە کە شتێکی وایە فرتفێڵێکی وا هەیە دووەم ئەگەر بوش بوو بە حاڵەتی وا حتمەن هەبووە لە هەموو شارەکانی شەیە نەکتەنها لەسەر شاری سۆران بشکێتەوە ئاگادار باشە کچ بوونە بەڕاستی کچ بوونە ئەوەی کە لەگەڵ کوڕەکان قسەی کردووە وەڵڵاهی ئەو تەفاسیلە بەجددی ئەوان باشتر دەزان قوربانیەکە چی بووتوە بەڵێ کچ بووە بەڵێ تەفاسیلەکان ئەوان باشتر دەزانش هەندێک دەزان بەس ناکرێن لە شتێ بەڵێ کچ بووە
بەس ئەو شتەی هەیە تەنها لە سۆرانیە کامەرە ناگادارن ئەو هەڵێ ڕاستکەنەوە ئەوە لە هەموو شارەکان هەیە بێگومان بەڵام دیاردەکە شاراوەیە خەڵک شەرم دەکات بڵێ شتێکی وان بەسەر هاتووە هانا لە بۆ دکتۆر دەینی هانا لە بۆ کەسێک دێنی کە بتوان یارمەتی بد بەس مەغریبە بۆ بەس مەغریب ئێوە بەس دەڵێن مەغریب پێتان وایە ئەو دوو کێسەی مەغریبە کامەرە نازانین ئەو باندە مەغریبین یاننا بەڵام دانیشتووی مەغریبە کابرا دانیشت ئەگەری ئەوەیە عەرەبێک بی لە بەغدا ئاسایە یان لە مووسڵ بێ یان کەسێک بێ لە کوردستانیش بی کامەران هەر ئەو قەزیێن نییە هەر مەغریب نییە با بڵێن لە هەموو وڵاتێک باندی قۆڵبڕ هەیە ئێستا باندی قۆڵبڕ هەیە پارە لە خەڵک وەردەگرن بە ناوی پەیجێکی ساختە فێک دروست دەکا پەیج ئەمیرە نازانم شێخ چوچێ پەیجەکەی دروست دەکا پۆستێک دەکا دەڵێ ئەو پۆستم لە بۆ لایک و شەیر بکە کۆمنتی بکە ناو دەستە تیر و پشکرە بۆ دەرچوونی سیارەیەک کابراش بە سافی خۆی نازانی معلومەی نییە دێ لەلاتەیە باڵێ ئەوەتە بەڵگەمەیە کە تەحویلم نوێ کردێ فەقیرێ هەنی چۆن بۆ ئەوە با بڵێن بەڵگەکانە ئەوە با بڵێن ئەو کتابی لە بۆ دروست دەکا کتابەجیتە زویر ناوی شخصەکەی لەسەر دەنووسیتن با بڵێن ئەو تەرتیباتیشی تێدا باڵێ بە ناوی ئەو کتابی سعودی و نازام وڵی بەخۆشم سەر لێ دەرناکەم چا ئەوە ڕسمی سیارەکەیە ڕسمی سیارەکە لۆ دەنێرن ڤیددیۆی لۆ دەگری بەڵێ بێ خاوەنی ئەو سیارە لە ئەسلیش داوانیە دوایە چی لێ دەکات دەڵێ کاکە پێویستمان پێەیە 1500 دلار 2000 دلار بنێری لۆی گومرجی داخڵبوونی سیارەکەی بدەیت ئێمش بە کابرای دەڵێم کاکە کابرا ئامادە سیارێکی لە دەفتەری بداتێ آخر لۆ 15 وەرقەت ناداتێ یعنی چ فێڵەکە لە خۆت دەکەیت وەک پۆلیس بۆ ئێمەی باس کردووە دەستدرێژیکردن یاخود فریودان تەنیا ئەوە نییە کە پیاوانی ئێمە لە نێو کۆمەلگاکەمان لایەن باندەکانی جۆر بە جۆرە و فریودرابن وەکو پۆلیس وەکو گوتم باسی لێوە دەکات کچانی ئێمەش زۆربەی زۆریان لەلایەن گەنجانی خۆمانە فریودراون باز لە ڕووداوێکیان کردووە کوڕێک بە ناوی خۆشەویستی لەگەڵ کچێک پەیوەندی دروست دەکات دواتر هەڕەشەی لێ دەکات هەڕەشەی بەوەی لێ دەکات دەبێت خوشکەکەشی خۆشەویستی و جوودبوون و چوزانم ژوانی لەگەڵ بکات ئەگەر ناوێنەکانی بڵاو دەکاتەوە پاش خوشکەکەی داوای براژنیشی لێ دەکات دواتر پۆلیس بە هەر شێوەیەک بێت تاوەمبارەکە دەگیر دەکات و دۆسەی لە کۆڵینەوەی لەگەڵدا دەکاتەوە و بەپێی مادەکانی عێراقی سزا دەدرێت خات و دووریە کە چالاگوانێکی مەدەنیە لە سنووری دەڤەری سۆران دەڵێ من زانیاریمێ لەسەرم کەیسە بەڕاستی ئەوانەی کە گەنجانی ئێمە فریو دەدەن یان کچانی ئێمە فریو دەدەن بەس تەنیا ئەو باندانە نییە کە دەڵێن لە وڵاتی مەغریبە لە هەندێک وڵاتی تریش هەیە کوردستانیان کردوتە ئامانج دەیانەوێت کوڕ و کچانی ئێمە فریو بدەن چۆنە ینی بابەتەکە چۆن ئەو زانیاریانت دەستکەوتووە سەرەتا بەناوی پەروەرێنی تاقانە تەبان بۆ هەر کۆمەڵگەیەک کە بتەوێ بچیتە ناخی کۆمەڵگە و بۆ ئەوەی بە شوەیەکی گشتی ئەگەر باسی بکەم بۆ تێکدانی کۆمەڵگەیەک تۆ سەرەتا لە ڕێی پەروەردەوە دواتر لە ڕێی گەنج و ئافرەتەوە بۆی دەچیت ئەو بابەتەی کە ڕۆژانە کە ئەم ڕۆژانەی ڕابردوو باس کراوە گوایە باندێکی مەغریبیە لە ڕاستیدا تەنها باندێکی مەغریبی نییە ئەتوانم بڵێم چەندەها باندی تر لە جۆرەها شێوەیەتر خۆیان دەردەخەن جا ئەوەتا یا توشکردنی پیاوان و ئافرەتانە بە نەخۆشی ئایدز مەغریبی وڵاتی تریشە وڵاتی تریش هەیە ئەتوانین بڵێن ئەو وڵاتانەی کە جیرانمانن یان لە دەوروبەرمانن بۆ پێکانی ئامانجی خۆیان بۆ ئەوی بتوانن ئامانجی خۆیان بەدبێنن بەرنامە داڕێژراوە یان خەڵکانێکی نەفزنزمەند دەیانوێ هەندێک پارە بەدەست بێنن ئەتوانم بڵێم لە هەردوو شێوەیە چونکە هەم بەرنامە بۆ داڕێژراوە بۆ چوونە نێو ڕێگ و ڕیشەی کۆمەڵگەکان و هەروها کۆمەڵە کەسانێکن لەسەر ئاستی تاک بۆ بەدەستهێنانی بڕێک پارە و داهات باشە ئێوە دەڵێن بەڵگە هەیە ینی زۆر ڕوودا و بە چاوی خۆمان بینیمانە بەڵام تەنانەت نەوەک خەڵکی سڤیل بەشێک لە ڕاگەیاندنەکانیش ینی شتەکە گەورە دەکەن ینی حاڵەتەکان باز ناکەن چ زۆرە ڕووداوێک بووە تۆ شتێکت بە چاوی خۆت بینیوە
پێش ئەوەی باس لە بەڵگێکە بکەم ئەمەوێ سەرنج بخەمە سەر ئەوەش کە ڕاگەیاندنی کوردی بەڕاستی ئەتوانم بڵێم بەشێکی هەرە باشیان کەم تەرخەم لە واسە چونکە بتەوێ نەتەوێ ڕاگەیاندنی کوردی لە نێو جەرگەی خەڵکە لە نێو ماڵی خەڵکە منداڵێک دانیشتووە مەسەلەن دایک و باوکی دانیشتووە گەنجێک دانیشتووە هەرزەکارێک دانیشتووە ئەگەر تۆ مەسەلەن بەبێ پەردە هەموو شتەکان باز بکەی ئیتر لادانی ئەخلاقی دروست دەبێ لادان لە قیەمەکانی کۆمەڵگە دروست دەبێت فری نەدرێ تۆ چیت بینیوە ینی ئەو کچانە یان ئەو کوڕانی پەیوەندیان بە تۆ کرد بۆ حاڵەت زۆر جار پەیوەندیان پێوە کردم تکایە فلانە پیج وێنەی داناوم وێنەکەم لەسەر پرۆفایل بە وێنەکەم دزراوە حتا یعنی بەڵێ کچ بووە بەڵێ وێنەکەی بردراوە و فەیسبووکی لەسەر دروست کراوە پیجی لەسەر دروست کراوە یاخود پیجێک دروست دەکرێتن و بۆ ئەوەی فانەکانی خۆیان ڕێژێ بەرزکەنە وێنەی کچان وێنەی جیاجیا پۆز دەکەن بۆ لایک کراوە دواتر خۆی دانانی وێنە لە پیجێک کە ناوێکی نەشیاوە گەورەترین هەڕەشەیە ینی لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە حاڵەتەکان زیاترن یان ئەمە کوردستان کراوە تا ئەمان حقیقەتەن دەمەوێت ئەوە باز بکەم لە کوردستان بەتەنیانە لە گشت شوێنێکی دنیا ئەو بابەتانە هەیە حتا دەتوانم بڵێم لە هەر هەموو وڵاتێک تەنانەت وڵاتە زۆر پێشکەوتوەکانی چونکە ئەمانە بازرگانی بە مرۆڤەوە دەکەن بۆ مەبەستێکی جا ئەوە تا یاخود گشتیە تایبەتە بە وڵاتێک پلانی خۆیانە یا ئەوە تا هیتاکە کەسێکە و ئامانجێکی مەبەستە دواتر بینەوە بچووکی بکەینەوە لە ناو کوردستان تەنها لە شارێک نییە. ڕاستی ئەو باسە چییە کە دەگوترێت چەند باندێک لە مەغرێب کۆمەڵە گەنجێکیان لە دەڤەری سۆران فریوداوە تاوان کە باسی کەیس دەکرێت ئێمە پێویستە کار لەگەڵ لایەنی فەرمی بابەتەکە بکەین تاوان هیچ کەسێک وەکو فەرمی سەردانی ئێمەی نەکردووە بۆ ئەم بابەتە و سەردانی دام و دەستگا پەیوەنددارەکانیش لەسەر ئاستی قایمەتی سۆرانیان نەکردووە ئەوەی کە هەیە باز دەکرێت لەسەر ئاستی شەقام و پەیوەندی کەسیە کە باسی ئەو ئامارانە دەکرێتن بەڵام ئەمەش بەڕاستی شتێکە تەنها لەسەر ئاستی سۆران بوونی نییە تاوان لە دنیادا ئەو حالەتانە بوونی هەیە کە خەڵکێک بە مەبەستی پەیداکردنی پارە چەند ڕێگایەک دەگرێتە بەر ڕێگای بێقانونی کە ئەمە شێکێکە لەو ڕێگایانە ئەمەش پێیوەستە بە وشیاری تاک و چۆنیەتی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بە شێوەیەکی دروست و تەندروست کە دەگەڕێتەوە بۆ ئاستی وشیاری ئەو کەسێک کە ئەم ئامێرە ئەلکترۆنیانە بەکاردێنێتن بەڵام وەکو لایەنی فەرمی و پەیوەندیکردن هیچ کەسێک سەردانی ئێمەی نەکردووە و ئەو کەیسانەی کە باسیش دەکرێتن تەنها ژمارەیەکە باس کراوە هیچ ڕسمیاتێکی نییە باشە دیاردەی سێکسفۆن ینی دیاردەیەکە وەکو گوتم لە ناوچەکە و لە هەموو دنیا ئەم حالەتانە ڕوویداوە ئەم کێشەیە دروست بووە ناوهێنانی دەڤەری سۆران خستنە ڕووی ئامارێک کە بە پۆلیس دەڵێ ئەم ئامارە لە نزیک و لە دوور ڕاست نییە نیگەرانی کردوون بەتەکیید تامان زەخکردنەوەی ئەم بابەتە لەسەر ئاستی سۆران پێمان شتێکی باش نەبووە چونکە ئەم بابەتە وەک باسم کرد لەسەر ئاستی دنیا بوونی هەیە پەیوەست نییە بە ناوچەیەک کەواتە ئەو ئەمارانەی باسیەوە کراوە هیچی فەرمینین هیچ دروست نەبوونە تاکیید هیچ ئامارێکی فەرمینە تەنها حالەتێکی ڕووی لە ئێمە نەکردووە ئەوەی کە باز دەکرێتن لەسەر ئاستی پەیوەندی کەسەکان بووە ئەوەی کە بەدواداچوونیشمان کردووە هەموو یەک دوو حالەتێک بووە لەسەر ئاستی کەسی نەک وەکو لایەنی پەیوەندیدار سەردانی دام و دەستگا پەیوەنددارەکانیان کردبێتن قسەی زۆر لەسەر ئامارە لەم لە خەڵکێک دەڵێ بەدەیان کەیسەیە کە لەم سنوورە لەم دەڤەرە خەڵکێک فریودراوە لەلایەن کچانی بیانی بە تایبەت کچانی مەغریبی یەکێکی دیکە دەڵێ کاکە بەم شێوەیە نیە ئەمە ناشینکردنی ناوچەکەی هەر کەسێک لە خۆی ئامارێک دەدا ئێمە بۆ ئەوەی ڕاستیەکە بخەینە ڕوو هاتوینە تا بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران لەگەڵ مقدەمی پۆلیس شەماڵ دێواری سوورچی کە لێرە وتەبێژی بەڕێوەبەراتیەکەیە کاک شەماڵ سوپاس بۆ ئەو دەرفەتە با لە ئامارەکانەوە دەست پێ بکەین یعنی هەندێک کەس باس دەوە دەکا نزیکەی یاخود بڵێن زیاتر لە 15 کەیس خەڵکێک لە دەرەوە بە تایبەت باندەکانی مەغریبی گەنجانی ئێمەیان فریوداوە لە ناوچەکەیەوە مەتا چەند ڕاستام قسەی بەڕاست ئەو هەموو کەیسە هەیە لەو ناوچەیە بەڵێ پێشەچی بەخێر بن سەبارەت بەم کەیسانێک کە باست کرد
بەپێی ئەو داتایی کە لە بەردەممە کە ئەو سکاڵانێک کە لای ئەمە تۆمار کراوە لەسەر ئەو سکاڵانە قسە ئەەکەین ئەو دیاردەی کە تۆ باست کرد کە گروپەکە لە دەرەوەی وڵات گەنجەکانمان فریوەدەن بەڕاستی تا ئێستا هیچ سکاڵایەک لە ئێمە تۆمار هاوڵاتی نهاتۆتە پۆلیس سکاڵات تۆمارکە بڵێ کاکە باندێک لە دەرەوەی وڵات کێشیان بۆ دروستکردم داوای پارەم لێ تاکو ئێستا کەس ناتوە تەمانەوە لەسەر کەسەکان ئەمینێ تا چەند هۆشیاری حەق بە خۆیانە دەن بێن سکاڵات تۆمارکەن بۆی حکوومەت و دادگا لەسەر مافی ئەوان بە جواب بێ و حەقی وان بسەنێ بەڵام تاکو ئێستا لەسەر ئەم کەیسانە کەس نهاتۆ لایمە و کەس سکاڵای تۆمار باشە بەپێی ئەو داتایی کە لە بەردەست باشە ئێمە داتاکە دەبینین بەڵام ئەوەی کە من سەرنجی منی ڕاکێشاوە و لەگەڵ قوربانی و لەگەڵ ئەو کەسانەی کە قسەم کردووە دەڵێن کاکە باسی پۆلیسی چی بکەین کاکە پۆلیس باندەکە لە وڵاتێکی دەرەوەیە بیانین چۆن پۆلیسی ئێمە دەستی ڕادەگا بەوەی کە کەسێکی تاوانبار باندێک دەژیر کرد دەرەوەی وڵات سپاس بۆ ئەو ڕوونکردنەوەی کەدات تەمان بەعکسەوە حکوومەت لێرە زۆر کێشەی بۆ شێوەی حەلکردیە ئەمان وەزارەتی ناخۆ بە تەنسیق لەگەڵ پۆلیسی ئەنتەرپۆل چەندین تۆمەتباری تا ئێستا دەگیر کراون و کێشەکان لە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات یعنی کەوایە تۆ دڵنیایی دەدەیت بەو هاوڵاتیانەی کە کێشەیەکیان هەبێ لەگەڵ خەڵکێک دەکرێت سکاڵات تۆمار بەڵێ دەکرێت سکاڵات تۆمارکەن و بە هیچ شێوەیە سازش لەسەر حەق و مافی خۆیان نەکەن و دڵنیا ببنەوە کە تۆمەتباران ئەگەر ناو نیشانیان هەبێ لە دەرەوەی وڵات بە بێگومانی لە ڕێ ئەنتەرپۆلەوە دەژیرەکەن زۆر باشە باشە ئێمە هەر جێبیستی ئەوە بووینە ئەوانەی لە دەرەوەی وڵات کچانێکن کوڕەکانی ئێمە فریو دەدەن بەڵام من دەمەوێت بێمە سەر بابەتەکە بە شێوەکی گشتی حتما ئەم حاڵەتانە لە کوردستان لە هەموو لە عێراق لە ناوچەکە لە هەموو دنیا زۆر ئەو حاڵەتانە ئایا بەس کورد دەبێتە قوربانی یان بەڕاست کچانی ئێمە زیاتر قوربانینە لەسەر ئەم بابەتە بەڵێ بێگومان ئەگەر بەگشتی باز بکەین حاڵەتی وا هەبووە لە ناوخۆ چەند کەیسێکمان هەبووە بەڕاستی بەڵام زۆر کەمن کە بە پەنجەی دەست ئەژمێنێ وە کەیسەکانش تاو یەکلای کرانەوە و تۆمەتبارانش دەستگیر کرا کوڕەکان کچەکانیان فریودا بوو کوڕەکان کچەکانیان فریدا و من لێرە کچەکان بوونە قوربانی داوای چیان لە کچەکان کرد تەمان لە فەیسبوک و لە ڕێی سۆشیال میدیاوە ڕسمەکانیان بڵاو کراوە فەیسبوکەکان بڵاو کرا بۆ یان تهدید بوو یان هەڕەشە بوو هەموو حاڵەتەکان هەبووە و ڕسمەکانشیان بڵاوکرانەوە بە سەرنجام کە سکاڵیان تۆمار کردیە و ئاشکرا بووینە و ئاشت بوونەتەوە و کێشەکەش کۆتاییان کەوایە ئێوە توانیم تاوانبار بکەن بەڵێ بێگومان باشە تۆ لەناو ئەو کەیسەی حتما خەڵکێکی زۆر دێ سکاڵا دەکەن چه ڕێنماییەک بە گەنجان دەدەیت چێکت چ کوڕ لەسەر ئەم بابەتە تەمان ئێستا فەیسبوک و سۆشیال میدیا بەعام بە شێوەیەکی زۆر بڵاو ینی زۆر ئەو بڵاو بۆتەوە ناوچی خەڵکە ینی بەگشتی خەڵکەی هەرزەکار ینی تازە چۆتە ناو سۆشیال میدیاوە هەست بە مەترسیەکانی ناکە هەرچەندە لایانی باشەی زۆر هەیە بەڵام لایانی خراپەشی هەیە ئەو کەسێک کە سۆشیال میدیا بەکاردێنی مەسەلەن هاوڕێک کەسێک لە سۆشیال میدیا ناسێ ئەبێ بە تەواوی ئەو کەسە بناسی پێش ئەوەی گفتوگۆ مانەی 100% پێ بکە ئەگەرنا لەوانێت تووشی ئەغڵاتی زۆر بێ لەوانێت تووشی کێشەی زۆر بهەیە ئەگەر بێت و مقابلی خۆی نەناسێ بۆیە داواکارم لە هەموو گەنجەکانمان بەگشتی پێشەوەی هاوڕێتی کەسێک کە لە سۆشیال میدیا بە تەواوی بیناسێ اینجا قسە و نامە و ئاڵگۆڕی لە نێوانیان هەیە. دیاردەی فریودانی کچان و کوڕان دیاردەیەکی جیانیە لە زۆربەی وڵاتانی جیهان ئەم جۆرە دیاردە هەیە کچانێک بوونەتە قوربانی خەڵکێکی خراپ و کوڕانیش بە هەمان شێوە بەهۆی ینی متمانە پێکردن بە کەسی بەرامبەر خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وایان لێ هاتووە کە فریو بدرێن پاشتریش تووشی کێشە ببن وەکو کەسانی پسپۆر دام و دەستگاکانی حکوومەت باسی لێوە دەکات
تاکە چارەسەر لەوەی کە کچان و کوڕانمان ینی فری و نەدرێن خۆیان بپارێزن لەوەیە کە تۆڕی کۆمەڵایەتی تۆڕەکانی کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی بە وریایی بەکاربهێنن و ئەو کەسانش کە دەیکەنە فرێندی خۆیان یان برادەری خۆیان پێویستە بە تەواوەتی بیناسن بە پێچەوانەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان و گفتوگۆکردن لەگەڵ خەڵکی بێگانە جێگای متمانە نابێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.